بەکاربوونی خۆیان و پەیوەندیان بە قوتابخانەکانەوە ڕادەگەن و لە هەمان کاتیشدا بەپێی هەڵسەنگاندنی بارودۆخەکە و بەپێی زانیاریەکان چواردەی ئەم مانگەواتە چواردەی ئەیلول دەرگای ناوەندەکانی خوێندن بەڕووی خوێندکاراندا دەکرێتەوە. ئایا تا چەند لە ئێستادا ئامادەکاری کراوە بۆی دەرگای ناوەندەکانی خوێندن بەڕووی خوێندکاراندا بکرێتەوە؟ ئایا لە ئێستادا و کە دەرگای ناوەندەکانی خوێندن دەکرێتەوە تەواوکەری وەرزی ساڵی پارە یاخود وەرزی نوێی خوێندن ڕادەگەنرێت و ئەم ساڵ بە وەرزی نوێ یاخود ئەو گرفتانەی لە ساڵی پاردا هەبوو ئایا لە ئێستادا چارەسەر کراوە؟ من گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز مامۆستا عومەر حەمامین جێگری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیمان لەگەڵ دەبێت. مامۆستا عومەر سپاس بۆ بەشداریکردن لە ناوینی ڕۆژ لەگەڵمانیت. دەمەوێت بزانم لە ئێستادا ئامادەکاریەکان بەگوێ گەیشتووە کە سبەینێ مامۆستایان و فەرمانبەرانی قوتابخانەکان دەست بەکار دەبنەوە لە ناوەندەکانی خوێندن. زۆر سپاس. ناوەکان ڕێک بکەنەوە عومەر محەممەد ئەمین نەک حەمامین. بەنسبەت ئامادەکاری بۆ ناوەندەکانی خوێندن ئێمە ئامادەکاریەکە شتێکی نوێ نییە. هەموو ساڵێکی دەستپێکردنی خوێندن وەزارەتی پەروەردە ئاگاداری بەڕێوەبەری گشتی پەروەردەکان دەکا، بەڕێوەبەری پەروەردەکانیش ئاگاداری بەڕێوەبەرێتی پەروەردەی قەزاکان دەکا، ئامادەکاری دەکەن، هەمویان کۆبوونەوە ئەنجام دەدەن لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکان بۆ ئامادەکاری. دیارە خۆی یەشینۆ کە دەوام دەست پێ دەکرێت وەکو جەنابەت باسر کرد ئەوە بۆ خۆی ئیتر مامۆسایان و فەرمانبەران لە قوتابخانە و خوێندەکان ئیلتیزام دەکەن ئەبێ لە دەوام دابن کە لە دەوام دابن لە مودەی ئەم چواردە ڕۆژەی کە ماوە کە ئێمە بڕیار دراوە چواردەی نۆ دەوامی سەرجەم قوتابخانە و خوێندنگاکان و باخچەکان بە حکومی و ناحکومیەوە دەست بە دەوام بکەنەوە. لەم ماوەی دەکەماوە کۆبوونەوەی قوتابخانەکان ئەنجام دەدرێ. هەڵمەتی یەکەم ئەوەیە کە قوتابخانەکان پاک دەکرێتەوە لە سەرجەم بوردەکاریەکانی پاکردنەوە ئەوە ئەکرێتە سەر خۆیان کە چی ئەنجام دەدەن. دوای ئەوە کۆبوونەوە دەکرێت ئەنجام دەدرێ بۆ دابشکردنی خشتەی وانەکان بەسەر مامۆسایانە بۆ ئەوەی مامۆسایان لە یەکەم ڕۆژی دەوامدا دەست بکەن بە وتنەوەی وانەکان. ئەمە بەنسبەت بەرگەی یەکەمی پرسیارەکە. بەرگەی دووەمی ئەوەیە ئایا ئێمە لە بیدایەتی دەستپێکردنی دەوام دەست دەکەین بە ساڵی نوێیان ئەو کەم و کوڕیانەی ساڵی پاریان ئەوانەی کە دەبێتە هۆی کەمی پرۆگرام نەخوێنراوە بەشێکی نەخوێنراوە چی دەکەینەوە؟ ئێمە وەک بە وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەری گشتی پەروەردە کە کۆبوونەوە ئەنجام دراوە بە تایبەتی سەرجەم قۆناغەکان دەست دەکەین بە پیاداچوونەوەیە بەو بابەتانەی کە نەخوێندراوە بەڕاستی ئەوانەی کە نەخوێنراوە بە تایبەتی لە وەرزەکانی کۆتایی خوێندندا. لەم ماوەیەدا هیچ هەڵسەنگاندنێک هیچ هەڵسەنگاندنی ئەنجام نادرێت و تاقیکردنەوە ئەنجام نادرێت. بەڵام ئەوەی زۆرتر کاتی دەدرێتێ دیارە بازنەی ئەم پێداچوونەوەی دیاری نەکراوە. یعنی بۆ خۆی جیاوازی هەیە لە پۆلێ بۆ پۆلێکی کە بۆ نمونە پۆلی یەکی بنەڕەتی پارکە ئەکاتە پۆلی دوی ئەمساڵ لەوانەیە زیاتر کاتی بدرێتێ تا ئەگاتە پۆلێکی 8 بۆ 9 زیاتر کاتی بدرێتێ تا ئەگاتە پۆلێکی 10 بۆ 11. لەبەرەوەی ئەوانە زیاتر کەمتر دەوامیان کردووە، کەمتر توانیوانە سوود لە هۆکارەکانی قوتابخانەی ئەلەکترۆنی و ئیپەروەردە و هەورە فێرگە وەربگرن. چکە خۆ دەزانی بازنەی یەک کە پریتێ لە پۆلی 1 و 2 3 پارکە ئیمساڵ 2 3 و 4 ئەگرێتەوە ئەمان کەمتر توانیوانە بتوانن لەگەڵ خۆیان بگونجێنن لەگەڵ ئیپەروەردەدا. بەڵام پۆلێکی 10 11 12 توانیوێتی زیاتر سوود وەربگرێ. بۆیە ماوەکان بەپێی پۆلەکان ئەوانەی پۆلە سەرەتایەکان بیدایەکانن ئەوانە زیاتر کاتیان دەدرێتێ، ئەوانی کە کەمتر کاتیان دەدرێتێ و لەو ماوەیەشدا هیچ تاقیکردنەوە هەڵسەنگاندنی ئەنجام نادێت، تەنها بابەتەکان دەخوێنن. زۆر باشە مامۆستا. سەبارەت بە کێشۆگرفتەکان کە لە پاردا خوێندکار بەشێکی بە ئەلکترۆنی و بەشێکی کرابوو بە اختیاری ئایا لە ناو پۆلدا دەمێنێتەوە، ئایا ئەم ساڵ ئەو گرفتانە چارەسەر کراوە تەواوی خوێندکاران لە ناو پۆل داوانەکان دەخوێنن یاخود ئەم گرفتە دووبارە دەبێتەوە؟ بەپێی بڕیارەکەی ئێستەمان خۆتەزانی مەسلەی کۆڤید-19 مەسلەیەکی تایبەت نییە بە هەرێمی کوردستان یان عێراق، مەسلەیەکی نێودەوڵەتیە هەموو دنیای گرتووەتەوە. ئەگەر کۆڤید-19
لیژنەی باڵای کۆرۆنا و کۆڤید-19 و پەتای نەگریسەکە کەم بێتەوە تاکید ئێمە ئیسە بڕیارەکەمان بەو شێوەیە کە لە ناو پۆلدا لە سەرجەم ڕۆژەکان دەوام دەکەین. بەڵام ئەگەر خوا نەخواستە ڕێژەکە لە قوتابخانە و خوێندنگاکان بەرز بووەوە کە ئێمە ڕێژەکان هەفتانە دەدەینە وەزارەتی پەروەردە، ئەو کاتە لیژنەی باڵای کۆرۆنا و وەزارەتی پەروەردە کۆ دەبێتەوە بڕیاری نوێ دەردەکات. باشە مامۆستا، هەر سەبارەت بەو بەرواری کەواتە چواردەیە مانگەدانراوە بۆ کردنەوەی دەرگای ناوەندەکانی خوێندن، ئەو ساش هەر لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا و تیبەپێی هەڵسەنگاندنی دۆخەکە، ئەم بەرواری کە دانراوە جێگیرە یاخود ئەمەش ئەگەری گۆڕانکاری هەیە؟ ئەگەری گۆڕانکاری تەنها لەم چواردە ڕۆژەدا یەکەمەوە. ئەگەر ئەم چواردە ڕۆژە وەزعەکە بەم شێوازە بڕوە ئەوە ئێمە بڕیارمانداوە دەوام ئەکرێتەوە. ئەگەر لیژنەی باڵای کۆرۆنا وەزعەکە زانی لە زەرەری تەندروستی هاوڵاتیانە، ئەوە بە تاکید ئەوان بڕیار دەدەن ئەوە ئەکوێتە سەر ئەو کاتانەی کە بڕیار دەدێ. بەڵام بڕیاری ئێستا دەوامکردنە بۆ سەرجەم پۆلەکان و سەرجەم ڕۆژەکان دەوام دەکرێت. باشە مامۆستا، سەبارەت بە وەرگرتنی پێکوتەی ڤاکسین بۆ مامۆستایان کە ئەمە زۆر داوا کرا ئەو کەسانی ئەولەویەتیان هەبێ زیاتر مامۆستایان بن لە چینی ئێستەیە کە بتوانن پێکوتەی ڤاکسین وەربگرن، چی کراوە لەم بارەیەوە تا چ ڕێژەیەک مامۆستایان توانیویانە پێکوتەی ڤاکسین وەربگرن؟ زۆر سپاس. دیارە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە بە هاوکاری لەگەڵ وەزارەتی تەندروستی بڕیاریان داوە ڕۆژێک تەرخان بکەن بۆ لێدانی ڤاکسین بە مامۆستایان کە ئەویش ڕۆژی سێشەمە بوو. بەڵام دیارە ڕێژەی مامۆستایان ڕێژەیەکی زۆر زۆرە، ناتوانرێ بە حەقیقەت لەم ڕۆژەدا تەواو ببێ. ئێمە وەکو بەڕێوەبەرتی گشتی پەروەردە پلانێکی نوێمان داڕشتووە لەگەڵ بەڕێز دکتۆر سەبا بەڕێوەبەری تەندروستی سلێمانی قسەمان کردووە و نووسراوێکمان ئاراستە کردووە و بڕیارەکەمان ئاوایە کە لەگەڵیانە هاو کۆچین کەوەی چوار بنکەی تەندروستی لە ناو شاری سلێمانی بکەینەوە. ئەم چوار بنکە ئێمە خۆمان فەرمانبەری ئایتیان بۆ تەرخان دەکەین بۆ داخڵکردنی داتاکان، ئەوانیش سافێکی تەندروستی دەنێرن بۆ لێدانی ڤاکسینەکە و لە چاوەڕوانی وەڵامی نووسراوەکەمان دەکەینەوە لە بەڕێوەبەرتی گشتی تەندروستی سلێمانی بۆ ئەوەی بنکەکان دیاری بکەین و کاتەکە دیاری بکەین بۆ ئەوەی بتوانین زۆرترین مامۆستا بتوانێت ڤاکسین وەربگرێت. باشە مامۆستا عومەر، سەبارەت بە کەرەسە و پێداویستی تەندروستی بۆ خوێندکاران تا چەند هەماهەنگیتان لەگەڵ کەرتی تەندروستی کردووە کەمە لە قوتابخانەکاندا هەبێ بۆی خوێندکاران بتوانن لەو بارەیەوە خۆیان بپارێزن، بەردەوام ئەم کەرەسانە لە بەردەستدا بێت؟ ئێمە دیارە بۆ تاقیکردنەوەکانی ئەم ساڵ و پاریش لە ڕێگەی ڕێکخراوەکان و ڕێگەی حکوومەت و لە ڕێگەی هەندێک لە ئەوانەی کە توانای داراییان باشە دەوڵەمەندەکانی بڵێن شار توانیومانە سەرجەم کەرەستەکان بۆ سەرجەم هۆڵەکانی تاقیکردنەوە دابین بکەین بەبێ کەم و کوڕی. بەڵام بۆ ئەم ساڵ ئەوەندەی کە ئێمە دەزانین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزیری پەردە و وەزارەتی پەروەردەوە بڕیاری داوە بودجەیەکی تایبەت تەرخان بکە بۆ کڕینی کەلوپەل و پێداویستی خۆپارێزی بە تایبەتی دەمامک و تاخیم. ئەوەندەی من ئاگادار بم کەوا دراوە بە تەندەرین و حکوومەتی هەرێمی کوردستان لەم بڕیارەدا سەرجەم پێداویستەکان دابین دەکا بۆ سەرجەم قوتابخانە و خوێندنگاکان. بەڵام ئەوەی کە دەمێنێتەوە کە زۆر گرنگە ئێمە بۆ ئەوەی بتوانین لە پۆلەکانی خوێندن بەردەوام بین، بۆ ئەوەی بتوانین نێڵین کەمترین توشبوو هەبێ لە پۆلەکانی خوێندندا، بەڕاستی دەبێت دایک و باوکی شاوکارمان بن هەم لە پێداویستەکان هەم لە خۆپارێزیەکە، چونکە بەڕاستی ئەم پرۆسەیە پرۆسەیەکی ئەمەلایەنە. بە تەنها وەزارەتی پەروەردە یان وەزارەتی تەندروستی ناتوانێت بتوانێت بڵێ سەرکەوتنیی گەورە بەسەر ئەم پرۆسەدا بەدەست بێنێ. من نمونەی باشم لە بەردەستایە ئەوەندەی پار ئێمە لە کە هەڵمەتێکمان ڕاگەیان بۆ دەوامکردن و خۆپارێزی، من بۆ خۆم سەردانی چەند قوتابخانەیە کرد بەڕێز بەڕێوەبەری گشتی سەردانی کرد. من دەرەوە شاریش چوون بۆ نمونە قوتابخانەی عەربەتی بنەڕەتی سەردانم کرد و لێ ئیعلانیش بڵاومان کردەوە. بینیمان بەڕاستی خۆپارێزی لە قوتابخانەکەدا ١٠٠ نەبوو 100% بوو. ئەوەندەی ئێمە بینیمان
دایک و باوک زۆر هاوکارێکی باشمان بوون دەمامیکیان دەدا بە خوێندکارەکان چەند کەسێکی کەم من لەو قوتابخانەیە بینم 6 خوێندکار دەمامکی پێ نەبوو 6 خوێندکارەکەی لەلایەن ئیدارە و حکوومەتەوە دەمامکیان بۆ دابین کرابوو و لەسەر جەمپۆلەکانیشە تاقیم دانرابوو لەلایەن ئیدارەوە. زۆر باشە مامۆستا سەبارەت با موچە و ئیمتیازاتی مامۆستایان لە خوێندنگەکانە کە بەردەوام هەندێک مامۆستا هەبووم هاوینەش بەردەوام بۆ لەوەی کە منهەجەکە بە خوێندکار تەواوکە لە قوتابخانەکاندا و لە دواتردا کێشە و گرفتیان بۆ دروست نەبێت سەبارەت بەوان چی کراوە؟ یعنی مەبەستت لە چییە ینی چی کراوە؟ مەبەستم لە موچەی مامۆستایان گرفتیان بۆ دروست نەبێتەوە جارێکی تر ئیمتیازاتی مامۆستا و شایستە داراییەکانیان بە تایبەت با ئەوەشمان بیر نەچێ مامۆستایانی وانە بێت. خۆشبەختانە من شتێ بۆ جەناب باسکەم پار ئەم کاتە کە ساڵی بڵێن 2020 بوو لە 2020 ئێمە بینیمان کۆمەڵێکی زۆر موچە و مامۆستا پاشەکەوت کرا پاشەکەوت کرا ئەمە بۆ خۆی ڕنگدانەوەیکی خراپی بوو بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ لە مانگی یەکەوە موچە هەموو مانگێک لە کاتی خۆیدا دراوە بە پاشەکەوتی ڕێژەیەکی لە 121 تا مانگی پێشوو بەڵام مانگی پێشوو خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان پاشەکەوتی لابردووە ئەگەر ئەم لابردنە بەردەوام بێ و ئەم ڕۆژ کە موچەی مامۆسایان دراوە بەبێ پاشەکەوت دراوە بە تاکید ئەمە هێزێکی گەورە دەبێت بۆ پاڵپشیکردنی دەوام هێزێکی گەورە دەبێت بۆ ئەوەی جارێکی کە مامۆسایان بایکۆتی خوێندن نەکەنەوە. باشە مامۆستا من پرسیارێکی زۆر لە بەرەوەی لە ئێستادا چاوپێکەوتنەکەمان ڕاستەوخۆی مامۆستایانی وانەبێژ پرسیاری ئەوە دەکەن کە ئایا موچەیان پێدەدرێت پێم وابێ ساڵی پار تەنها یەک موچیان وەرگرتووە شایستە داراییەکانی ئەوان چی بەسەر دێت مافەکانی ئەوان وەکو مامۆستایانی وانەبێژ؟ تەمان مامۆسایانی وانەبێژ وەزارەتی پەروەردە جاران مامۆسایانی وانەبێژ ئەو دەرسەی کە دەیانوتەوە تەنها ئەو دەرزە حساب دەکرا و کۆتایی داد لە کۆتایی ساڵا لە مانگی پێنجا ئیزن دەدران و ئیتر ئەوان هیچ حقوقیشیان نەبوو کە هیچ موچەیە لە حکوومەت وەرگرن بەڵام وەزارەتی پەروەردە پار داتاپەیسێکی بۆ دروستکردن بۆ ئەوەی ئەمانە جارێکی کە ئیزن نەدرێن لە قوتابخانەکاندا ئەم داتاپەیسە ماوەتەوە ئیشی لەسەر کراوە موچەکانی خۆشیان بە پێی سیستەمی وەزارەتی دارایی چەند وانە دەڵێنەوە بە پێی ئەوەی کە ئەگەر بڕوانامەکەی مەسەلەن پەیمانگا بێ 3000 دینار وەرەگرێت بڕوانامەکەی بە کالۆرس بێت 4000 دینار بۆ هەر وانەیەک وەردەگرێت ئەو وانانە لەلایەن بەڕێوەبەری قوتابخانەکان و خشتەیەکی وانەبێژەیە ئامادە دەکرێت و دەگاتە بەڕێوەبەرێتی پەروەردەکان و لەلایەن خۆشیانەوە ڕاستەوخۆ بەڕێوەبەری پەروەردەکان دەسڵاتیان هەیە کە سەرفیان هەیە دەتوانن خەرجکردن بکەن بۆیان ئەو کێشە و گرفتانەی کە پار دروست بووە کە تۆ باسی دەکەی هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کاتی خۆی بڕیارێکە بوو کە بە مەقتوع بە مامۆسایان بدرێت چەندمان یەک بۆ شقڵە بەردرێوەچوو بەڵام وەزارەتی دارایی ئێستا کۆکە لەسەر ئەوەی نابێت بە مەقتوع بدرێ دەبێت ئەو پارەیە بە پێی وانەبێژی بێت چەند وانە دەڵێتەوە حەقەکەی خۆی بە وانەبێژێ وەربگرێت. باشە مامۆستا هەر لەسەر سیستمی وانەبێژی دەمێننەوە هیچ لە ئێستادا بڕیارێک لە ئارادایە کە بکرێن بەگرێ بەزەم مامۆستایانە؟ من ئەوەندەی بزانم ئەوەندەی ئاگام لێبێ تا ئێستا هیچ بڕیارێک نییە لە حکوومەتی هەرێمەوە ئەمان بکرێن بە گرێبەس یان بکرێن بە هەمیشەی بەڵام تاکید دەکەینەوە وەزارەتی پەروەردە زۆر جەخت لەسەرەوە دەکاتەوە سەر جەموانە بێژەکان هیچ کەسێکی زن نادرێ ئەگەر لە ناو شارە حسەکانی نەمابێ ئەکرێ بچێتە دەرەوەی شار ئەگەر لە قوتابخانەیە لە ناو شارە شوێنی ئەو مامۆسایە نەبوو پڕکرا بووانەکان چونکە گەروانەی نەبێ سوودی نییە لە مەکتەبەکە بمێن تۆ حسەی نییە کەوانە بێژێکە و پارەکەی بۆ سەرفکرێ دەکرێت بچێتە قوتابخانەیەکی تر لە گەڕەکێکیکە لەوێ وانە بڵێتەوە بۆیە لە ئێستادا بە هەمیشەکردنیان یا گرێبەستیان هیچ بڕیارێکی تازە نییە بەڵام مانەوەیان ئەوە تاکید حکوومەت پێدا دەگرێت لەسەرەوەی کە لە پۆلەکانە بمێنەوە بەڵام گرنگ نییە لەم قوتابخانە یان لەم قوتابخانەی کە ئێستا دێتی نەمێنەوە دەچنە قوتابخانەیەکی تر بەردەوام دەبن بە کاری وانەبێژی خۆیان. زۆر باشە مامۆستا هەر مامۆستایانی وانەبێژ پرسیاریەوەیان هەیە کە هەندێکیان موچەی مانگی 11 و شایستە دارایی وەکو شایستەیە کە پێیان دەدرێت تا ئێستا وەریان نەگرتووە ئایا پێیان دەدرێت کە ئەمە بەشێکیان وەریان نەگرتووە؟ ئەوە بە تاکید ئەبێ ئێمە
بزانین گرفتەکە لەکوێ ئەگەر وەزارەتی دارایی بێ ئەوە ئێمە کتابەکانیان بۆ بەردەکەن و خۆتان نەزانن ڕەزامەندی ئێستا هەموو ڕەزامەندیەکان جاران دەسەڵاتەکان لە خوارەوە بوو لە بەڕێوەبەرێتی پەروەردەکانیان گشتیەکانیان وەزارەت بوو بەڵام ئێستا زۆربەی ئەو ڕەزامەندیانە لە وەزارەتی داراییوەیە ئەوەش دەگەڕێتەوە بۆ هۆکارەکەیەوەی نەبوونی کەمی پارە و قەیرانی دارایی و ئەوانەیە تاکید دەکەمەوە ئەو کێشەکانیان لە وەزارەتی داراییە ئەوە لای ئێمە نیە من ئێستا وەڵامێکم پێ نییە بڵێم ئەندرێت یان ناندرێتێ بەڵام ئێمە وەک وەزارەتی پەروەردە پاڵپشتیان دەکەین پشتیوانیان دەبین بۆ ئەوەی هەموو شایستە داراییەکانیان وەربگرن. زۆر باشە مامۆستا سەبارەت بەوەی هەر لەو ڕێژەیەدا مامۆستایانی وانە بێژ دەمێنەوە یاخود مامۆستایانی وانە بێژی تریژ وەردەگرن و دەتوانن لە قوتابخانەکان داوانە بڵێنەوە. ئێمە ئەمانەی کە لەلامان ئێستا وجودی هەیە ئەمانە ئەگەر شوێنەکانیان بە مامۆسای هەمیشەی پڕکراوە دەیانێرین بۆ ئەو شوێنانەی کە لە شوێنێکی کە لە قوتابخانەیەکی کە وانە بێژ بڵێنەوە بەڵام لەم حاڵەتەدا من تاکید دەکەمەوە ئەمساڵ بەهۆی گواستنەوە کە لە وەزارەتی پەروەردەوە بڕیاردراوە گواستنەوەی پار نەمان کرد ئەمساڵ بڕیاردراوە گواستنەوە بەردەوام دەبێت و لە چل خەڵ بەرەوژووریە بێ بە مەرجێک قوتابخانە و پەروەردەکە لاری نەبوونی بۆ بن بەبێ بەدیل ئەوانە گواستنەوەیان بۆ دەکرێت بۆ ناو پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژاوە بە تاکید دەڵێم لەم حاڵەتەدا ژمارەیەکی زۆر ئێستا حەقی خۆیانە کە بجێزرێنن و بۆ ناو شارەکان لە ناحەکانەوە بۆ قەزاکان لە قەزاکانەوە بۆ ناو پارێزگای مرکزی پارێزگای سلێمانی بە تاکید ئەو شوێنانەیان شاغیر دەبێ من تاکید دەکەمەوە لە قسەکانم ئەمساڵ دامەزاندنی وانە بێژمان دەبێ بەڵام زۆرینەی دامەزاندنەکان لە قەزا و ناحەکان دەبێت و ئەمەش کاتی خۆی فۆرم دابەش کراوە ئەفزەڵێت دەدرێت بەو فۆرمە کە لە ساڵی 2010دا دابش کراوە هەچ کاتی ئەو فۆرمانە نەمان ئەوە وانە بێژی تازە بۆیان هەیە فۆرم پڕکەنەوە و دەتوانن ئەوانیش بە پێی ئەو شوێن و پێداویستیانە دابمەزێ. باشە مامۆستا سەبارەت بە گرفتی مامۆستایان قسەمان کرد بەڵام دەمەوێت لە ئێستادا پرسیاری یەکپۆشی کەمەش پرسیاری دایکان و باوکانە ئەم ساڵ یەکپۆشی و جلوبەرگ بۆ خوێندکاران چۆن دەبێت ئایا دەستنیشان کراوە یاخود چۆن دەبێت بۆ خوێندکاران؟ ئێمە پار ناپێرار ینی پار بەهۆی ئەوەی کە دەوام زۆر نەکرا لە قوتابخانە و خوێندنگاکانە بە تەناوب کراوە تەناوبەکەیش کەم بوو بڕیارماندا ئازاد بن هەر کەلوپەلەکانی ساڵی پێشویان بەکاربێنن بەڵام ساڵی پێشووتر ینی پار ناپێرار ئێمە ڕێنماییەکی وەزارەتمان بۆ هاتووە ڕێنمایەکە جیای کردوتەوە مەسەلەن باخچەکان شێوازێک جلوبەرجیانەیە و 1 بۆ 6 شێوازێکی کەیە لە ناو شێوازەکەشا دوو جۆرە مەسەلەن بۆی هەیە مەسەن ئەگەر بڵێن پانتۆڵی نیلی لەبەرکەن بەس بۆی هەیە کچان تەنورەی نیلیش لەبەرکەن ینی پانتۆڵ بە نیسبەت 7 و 8 و 9 بە هەمان شێوە جیاوازە جلوبەرگەکانیان و 10 و 11 و 12 جیازەکەواتە 4 جۆر جلوبەرگمانەیە لە قوتابخانەکاندا و ئەمساڵ ئەومان تەعمیم کردووە بە سەر قوتابخانەکانە و ئەمساڵ جلوبەرگ بەو شێوازە دەبێت کە ساڵی پێرار دیاریمان کردەوە و بەو ستێپە دەبێت بە 4 ستێپ دەبێت و هەر ستێپەیشی بۆ کوڕان و کچان یەک ڕەنگن بەڵام جیاوازیەکە لە پانتۆڵ و تەنورەدایە. زۆر باشە مامۆستا سەبارەت بە چاپکردنی کتێب و پەرتووکی نوێ بۆ ئەم ساڵ ئامادەکاری چی کراوە کە چەند ڕۆژێکی ماوە ئەگەر 14 مانگە دەرگای ناوەندەکانی خوێندن بکرێتەوە؟ من تاکید لەسەر ئەمەکەمە پرسیارێکی جەوهەری ئەمساڵ ئەتوانین بڵین باشترین ساڵە بێ لە کتێب و تەوزیعکردندا و کتێبەکان زۆربەی لە 100% تەبەکراوە بەشێکی تەواو بۆ گەیشتۆتە کۆگاکان بەشێکیشی ماوە بەشێکیشی لە ناو کۆگای گشتیان نەقلەکرێن بۆ کۆگاکانی پەروەردەکان و تاکید دەکەین و ئەمساڵ بڕواناکەم کێشە و گرفتی کتێبمانە بێت چونکە خۆمان لە ناوخۆدا کتێبەکانمان تەبە کردووە گرفتی گواستنەوەمان نابێت ساڵانی پێشوو گرفتی گواستنەوەمان هەبووە لە لوبنانەوە یا لە وڵاتانی دەرەوە کە تەبەکراوە بەڵام ئەمساڵ لە ناوخوا چاپمان کردو زۆربەیشی 100%. بەڵێ سپاس بۆ مامۆستا عومەر محەممەد ئەمین جێگری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی سپاس کە بەشدار بووی لەگەڵمان.